من كاتێ کە خێر و خێراتەکەی بۆ نمونە کەسێک خێر و خێراتەکە لەسەر حساب و مڵکی خۆی بەبێ پرسی هاوسەرەکەی ئایا گونەحبارە کە ڕێگای لێ بگرێت؟ ئەگەر پارەی خۆت بێت نەخێر ئەو بۆی نییە ڕێگریت لێ بکات. ئەگە پارەی خۆت بێت پارەی خۆت بێت و تۆ بتەوێ لە ڕێگەی ئەو ئیش و کاری کە ئەیکەیت لە ڕێگەی ئەوە بتوانی خێر و خێرات بکەیت ئەویش دەست بگرێ بڵێ نایڵم خێر و خێرات بکەیت لا طاعة لمخلوق في معصية الخالق و کاتە نابێ بە قسەی مێردەکەت بکەیت. یەک نمونەت بۆ هێنمەوە دایکت باوکت برایەکت لە کوردستان نەخۆشە پێویستی بە دەرمانە پارەی نییە دەرمان بکڕێ تۆش پارەت هەیە ئەتەوێ هاوکاری براکەت کەی هاوکاری دایکت کەی پیاوەکەت ڕێگریت لێکات ئەڵێ نایەڵم دەرمانی بۆ بکڕی لەو کاتەیە بە قسەی پیاوەکەت ناکەیت لەو کاتەیە بە قسەی پیاوەکەت ناکەی بە هیچ شێوازێک ئیلا مەگەر سەرکە ئیلا مەگەر ئەو لەگەڵ ئەوەی کە پیاوەکەت موسڵمانە ئەوە بکاتە هۆکارێ بۆ ئەوەی جیابیتەوەلی بیکاتە هۆکارێ بۆ ئەوەی مناڵەکانت بێدایی کات مناڵەکان بێ باوکە بێ پەروەردە کات ئەلەو کاتەیە دروستە یعنی دەفع البەڵا ئەو کارە ناکەی بەڵام ئەتوانیت لەگەڵ ئەوەشە ئەتوانی بەدزیەوە ئەو کاتە بەنیهێنی هاوکاری دایکت یا باوکت یا ئەو کەسە نزیکەتی کە پێویستی بە دەرمان و بە عیلاجە.